سڵاتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەرکوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ چوارشەممە 22 خەرمانانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 13 سپتامبری 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان لەلایەن ڕژیمەوە، چالاکی لاوانی شۆڕژگەر لە شارە جیاجیەکانی کوردستان، کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری لە شارەکانی کوردستان و ئێران، گوشاری ناوەندەمنیەکانی سەقز بۆ سەر بنەماڵی ژینە ئامینی، بانکەشتی سێ چالاکی کرێکاری سنە بۆ پۆلیسی ئەمنیەت، دەستبەسەرکردنی 17 هاوڵاتی لە شارەکانی کوردستان، خەباتی ژنان و کوڕانی ئازادیخوازی ئێران دژ بە کۆماری ئیسلامی و کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی کارتۆنسازی ئێران. درێژە هەواڵەکان. میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان لەلایەن ڕژیمەوە. لە دوو ڕۆژی ڕابردوودا کۆماری ئیسلامی هەزاران هێزی چەکداری با کەرەستەی نظامیەوە بۆ شارە جۆراجۆرەکانی کوردستان گواسوتەوە و شەقامی شارەکانی پڕ لە هێزی سەرکوت کردووە. بەپێی راپۆرتەکان شارەکانی سنە، بۆکان، مەریوان، ئیلام، کرماشان، مەهاباد، شنۆ و پیرانشار با تەواوەتی میلیتاریزەکراوە و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە شەقام و گەڕەکەکانی شارزا جێگیر کراون. بە وتەیە چالاکانی سیاسی و مەدەنی، ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی لە سەروبەندی شۆڕشی ژینەدا ترسی لێنیشتووە و دۆروبەری ناوەندە دەوڵەتی و ئەمنیەکانی سەرنگەربەندی کردووە. هەروەها بازگەی پشکنینی لە شارەکانی کوردستان داناوە و هێزەکانی ڕژیم ئۆتۆمۆبیلی خەڵک بازرسی دەکەن. چالاکی لاوانی شۆڕژگەر لە شارە جیاجیەکانی کوردستان. بەپێ ئەو وێنانێ بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی شۆڕژگەر لە شارە جۆراجۆرەکانی کوردستان دیواری شارەکانیان بە دروشم نەخشاندووە و دووربینی چاوەدەری نێو هەندێک لە شەقامەکانیان لە کار خستووە. بە وتەی هاوڵاتیان لە شاری مەهاباد، لاوانی ئازادی خواز وێنەی گیان بەخسکردوانی شۆڕشی ژینایان لە نێو شاردا بڵاو کردوێتەوە و بەڵێنیان داوە تۆڵەیان لە هێزەکانی ڕژیم کەنەوە. هەروەها لە شارەکانی سنە، سەقز و تیکاب شۆڕژگەران دووربینەکانی چاوەدێریان کوێر کردووە و لە شارەکانی کرماشان، ئیلام، دیواندەرا، بۆکان و چەند شاری دیکەی کوردستان دیواری شارەکەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشێنراوە. ئازادی خوازان لە دروشمەکانیاندا داوایان لە خەڵکی کوردستان کردووە بە شێوەیەکی بەرین پەیوەستی ناڕەزایەتیەکانی ساڕۆژی شۆڕشی ژینە بن. کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی سێشەممە 21 خەرمانان خانەنشینکراوانی کشوەری بە پێڕەواڵی هەر هەفتە لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژانە سەرشەقام و خوازیاری جێبەجێکردنی خواستەکانیان بوون. خانشینکراوانی کشوەری لە شارەکانی سنە، کرماشان، ورمێ، ئیلام، خوڕەماوە، کەرەج، تاران، ئەراک، زەنجان، ئەردەبیل، تەورێز، ئەهواز، ئیسفەهان، مەشهەد و هیتر لە ناڕزایەتی بە دۆخی خراپی معیشەت کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و جابینکردنی بیمەی دەرمانی بوون. ناڕازیان ڕایانگەیاند ئەگەر تا هەفتەی داهاتوو خواستەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە شەقامەکان دادەخەن و ماندەگرن. گوشاری ناوەندەمنیەکانی سەقز بۆ سەر بنەماڵەی ژینە ئەمینی. ڕۆژی دووشەممە 20 خەرمانان ئیدارەی ئیتلاعاتی سەقز ئەمجەد ئەمینی باوکی هەمیشە زیندوو ژینە ئەمینیان بانکێشت و هۆشداریان پێداکە نابێت لە ساڕۆژی گیانبەخسکردنی کچەکەی مەراسم بەڕێوە ببات. بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجەیەکان، هێزەکانی ئیتلاعاتی سەقز گوشاریان بۆ ئەمجەد ئەمینی هاوردووە تاکو ئەو بانگەوازەی کە لە ڕۆژانی ڕابردوودا بڵاوی کردوێتەوە هەڵی وەشێنێتەوە. هەروەها هەڕەشەیان لێ کردووە کە ئەگەر لە مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی کشەکەیدا قسە و باس بکات بە تونترین شێوە هەڵسوکۆتی لەگەڵدا ئەکرێت. شاینی باسەکە هێزەکانی ڕژیم هەروەها هەڕەشەیان لە ئەشکان ئەمینی برای ژینا کردووە و
ڕایان گەیاندووە کە ئاگاداری چالاکیەکانی هەن و ئەگەر بەردەوام بێت ئەوە دەست بەسەری دەکەن. بانکشتی سێ چالاکی کرێکاری سنا بۆ پۆلیسی ئەمنیەت. سێ چالاکی کرێکاری شاری سنا بەناوەکانی ڕێبوار عەبدوڵڵاهی، فەردین میرەکی و ئێقباڵ شەبانی لەلایەن پۆلیسی ئەمنیەتیەوە شارەوە بانکەشکراون. بە پێی راپۆرسەکان ئەو سێ چالاکە کرێکاریە ڕۆژی سێشەممە 21 خەرمانان لەلایەن پۆلیسی ئەمنیەتی سنەوە بانکشت و لێپرسینەوەیان لێکراوە. هەروەها هەڕەشەیان لێکردوون کە نابێت بە هیچ شێوەیەک لە ناڕزایەتیەکانی ساڕۆژی شۆڕشی ژینە بەشداری بکەن. جێگە ئاماژەیە کە ئەو سێ چالاکە کرێکاریە پێشتریش پێشینەی بانکشت و دەست بەسەرکردنیان هەبوو. دەست بەسەرکردنی 17 هاوڵاتی لە شارەکانی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا 17 هاوڵاتی لە شارەکانی بانە، بۆکان، سەقز، دیواندەرە و شنۆ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون. بە پێزانیاریەکان 5 هاوڵاتی لە شاری بۆکان بەناوەکانی حەسەن و حسەین چاگووچ، ئومێد تووتی، ئەحمەد موعەزز و قادر فەتحوڵڵاهی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ڕفێدراون. هەروەها لە شاری سەقز 4 هاوڵاتی بەناوەکانی هێرۆ قەدیمی، سەمیرە ئەحمەدی، ئومێد مقەدەسی و هیوا تاتایی دەست بەسەر کراون و هێرۆ قەدیمی بۆ ناوەندی چاکسازی و پەروەردەی شاری سنە گوازراوەتەوە. لە لایەکی دیکەوە دوولاوی خەڵکی شنۆ بەناوەکانی زانیار مەقدور و فەردین خۆشخاهێش لە شاری بانە 4 کەس بەناوەکانی سەعدی مەحەممەدی، مەحەممەد محەممەدی، سیامەک پیرۆتی و بێهزاد وەفادەر و لە شاری سنە لاوێک بە ناوی ئومێد ئەسەدی و لە دیواندەرە هاوڵاتیەک بە ناوی ئومێد کەرەمی لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکراون و هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسیان لە بەردەستانیە. خەباتی ژنان و کوڕانی ئازادیخوازی ئێران دژ بە کۆماری ئیسلامی. بەپێ ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە، ژنانی ئێرانی وێڕای هەڕەشە و سەرکوتی ڕژیم بە شێوەیەکی بەرین بەبێ حەجابی ئەجباری لە شوێنە گشتیەکان پیاسە دەکەن و لاوانی شۆڕژگر بە کۆکتێل مۆلۆتۆڤ ناوەندەکانی بەسیج و سوپای پاسدارانی ڕژیم دەسووتێنن. بە پێی راپۆرتەکان لە زۆربەی شارەکانی ئێران کچان و ژنانی شۆڕژگر بە تووڕدانی حەجابی ئەجباری خۆیان بۆ ساڕۆژی شۆڕشی ژینە ئامادە دەکەن و بۆ ئێرانە ڕوبەڕووی هێزە سەرکوزگەرەکان دەبنەوە. لە شاری تاران لاوانی ئازادیخواز تراکتیان بڵاو کردوێتەوە و لە شاری بروجن تێکۆ شەران دیواری شارەکەیان بە دروشم نەخشاند. لە کرمان و مەشەد ئازادیخوازان وێنەکانی محسن شکاری و محەممەد مهدی کەرامیان بڵاو کردەوە و ڕایان گەیاندکە ڕێگەی شەهیدان درێژەی هەیە. لە شارەکانی کەرەج، تاران، ئەهواز، کرمان و قوم بنکەکانی بەسیج لەلایەن لاوانی شۆڕژگەرەوە سووتێنرا. لە شاری تەورێز لاوانی تێکۆشەر تاوەری مخابراتیان سووتاند و یادی ئایلار حەقیان بەرز ڕاگرت. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی کارتۆنسازی ئێران. ڕۆژی سێشەممە 21 خەرمانان کرێکارانی کارخانەی کارتۆنسازی ئێران بۆ جارێکی دیکە دژ بە خراپی دۆخی معیشەت کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 3 مانگە هیچ حەقدەست و مەزایەکیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. لە ئێستادا 500 کرێکار لە کارخانەی کارتۆنسازی کار دەکەن و خاوەن کارخانە کە برای حەداد عادڵ نوێنەری مەجلسی کۆماری ئیسلامیەوە هیچ بایەخێک بە ژیان و معیشەتی کرێکاران نادات. درێژە مانگرتنی کرێکارانی پاڵاوگەی ئادیشی جنوبی لە کەنگان. ڕۆژی چوارشەممە 22 خەرمانان کرێکارانی پاڵاوگەی ئادیشی جنوبی لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی خواستەکانیان درێژیان بە مانگرتندا. کرێکارانی پاڵاوگەی ئادیشی جنوبی دەڵێن ماوەی 4 مانگە هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە و خاوەنکار هیچ هەنگاوێکی بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان هەڵنەگرتووە. ناڕزایەتی کرێکارانی ئەو پاڵاوگەیە لە حاڵێکدایەکە کرێکارانی سایتی یەکی پێترۆشیمی بوشێر و
کرێکارانی شرکەتی جەهان پارس کە سەر بە ئاستانی قودسی ڕەزەوی و سوپای پاسدارانن ماوەی 3 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و هاوکات کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردووە. بانکشت و دەستبەسەرکردنی 8 هاوڵاتی لە دەهدەشت. لە ڕۆژانی ڕابردوودا 8 هاوڵاتی خەڵکی دەهدەشت لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بانکشت و پاش لێپرسینەوە دەستبەسەرکراون. بە پێڕاپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی شۆڕشی ژینە گوشاری ناوەندە قەزایی و ئەمنیەکانی ڕۆژیم بۆ سەر هاوڵاتیان زیادی کردووە و لە ڕۆژانی ڕابردوودا بەستەدان چالاکی مەدەنی، کرێکاری و ژینگەئی لەلایەن حکوومەتەوە دەستبەسەرکراون. لە شاری دەهدەشت 8 کەس بەناوەکانی سەجاد پەریبەش، بابەگ ئارمین، جابر فروغی، حەمید دادڕەس، حەمید دەستوانە، عیسا فروغی، عەلی محەممەد پەریشانی، جەماڵ عەسگەری و موحسێن ئەفرەنجیان پاش بانکردنیان بۆ ئیدارەی ئیسلاحات دەستبەسەرکراون و چارەنووسیان نادیارە. دووە هەواڵ سەردانی فوئاد حوسێن وەزیری دەرەوەی عێراق بۆ ئێران. ڕۆژی چوارشەممە 22 خەرمانان فوئاد حوسێن وەزیری دەرەوەی عێراق سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی کردو لەگەڵ بەرپرسانی وڵاتە کۆبوونەوە. فوئاد حوسێن سەبارەت بە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی بۆ هێرشکردنە سەر حەزبەکانی ڕۆژهەڵات ڕاگەیاند بەپێ ئەو ڕێکەوتنامەیان لەگەڵ ئێران واژۆیان کردووە حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سنوورەکانی کۆماری ئیسلامی بۆ ناوەندی عێراق و لە نێو کەمپەکاندا دوورخراونەتەوە. نابراو هەروەها وتی دەوڵەتی عێراق بە بڕگەکانی ئەو ڕێکەوتنامەیە پێبەند بووە و هەنگاو بە هەنگاو جێبەجێ دەکات. نابراو هەروەها وتی هیوادارەکە کۆماری ئیسلامیش چیتر ڕێز لە سەروەری خاکی عێراق بگرێت و گیانی هاوڵاتیانی ئەو وڵاتە نەخاتە مەترسیەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.